هاوکاری لە جیهانێکی پەرتەوازەدا. ئەمە ناونیشانی 53مین کۆڕبەندی ئاوری داڤوسە کە ئەمڕۆ دەستی پێکرد بە گوێرەی ڕاپرسێکی داڤۆس کە 1200 پسپۆر ڕایان تێدا وەرگیراوە لە 2 ساڵی داهاتوودا گوزەرانی خەڵک هەروەها لە 10 ساڵی داهاتووشدا لێکەوتەکانی گۆڕانی کەش و هەوا لە سەروی ڕیزبەندی گەورەترین کێشەکانی جیهانی ئەمڕۆ بن. ململانی جیۆپۆلیتیکی، شۆکی سیاسی و ئابووری درێژیانە بێ و ئاراستە بڕووداوەکانی دنیا ئەدەن. لە 2 ساڵی داهاتوودا مەترسی شەڕ و پێکدادانی نێوخۆیی لە 28 وڵاتی جیهان لە ئاستێکی بەرزا ئەبێت کە یەکیان عێراقە. بێشک کوردستان شوێنێکی دابڕاو نییە لە دیمەنە گەورەکەی جیهانی ئەمڕۆ. گوزەرانی خەڵک دۆخی ئابووری و لێکەوتەکانی گۆڕانی کەش و هەوا لە پێشچاوانن. سەرباری ئەوەش ململانەی هێزە سیاسیەکانی کوردستان بەرەو خاڵێکی وەرچەرخانە ڕوات. بەیاننامەکانی دوێنەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و تیمی یەکێتی لە حکوومەت نزیکبوونی ئەو خاڵەی وەرچەرخانی دەرخست. ئەمە لە باشترین حاڵەتی خۆیدا دابەشبوونە لە نێو پێکەوەبوونێکی ڕواڵەتیدا. وەک داڤۆس پێشنیاری ئەکات، یەکەم مەرجی سەرکردایەتیکردن لەم جیهانە پەرتەوازەی ئەمڕۆدا ئەوەیە کە ئامانجێکی ڕوونت هەبێت تاوەکو بتوانی کۆمەلگا بگەێنیتە کەنارێکی ئارام. بینەرانی خۆشەویست، ئەم کاتتان باش. ئەم شەو لەگەڵ هەریەک لە بەڕێزان دکتۆر جەعفەری مینکی بەرپرسی پەیوەندیە گشتیەکانی پارتی دیموکراتی کوردستان، عەدنان عوسمان چاودێری سیاسی و کەمال ڕەوف ڕۆژنامەوان چوارقۆڵی بۆی دانیشتوین تا لە ئامانجەکانی سەرکردایەتی پارتی و یەکێتی بکۆڵینەوە و نێوان دێڕی بەیاننامەکانی دوێنەی هەردوو لا تاوتوێ بکەین. کاک جەعفەر بەخێر بێی، تۆ میوانی چوارەمی بەرنامەکەمانی ئەمجارە، حەزەکەین لە جنابتەوە دەست پێ بکەین. ڕات چییە لەسەر بەو بەیاننامانەی کە دوێنە بڵاوکرایەوە؟ دیارە لە ئێمە لە وڵاتێک دەژین، وڵاتێکی دیموکراسیە. لەسەر بنەمای دیموکراسی هەرێمی کوردستان دروست بووە و بەردەوام بووە تا ئەمڕۆژ. واتە میکانیزمی دیموکراسی و پرنسیپەکانی دیموکراسی ئاساییە هەر سەرۆک حکومەتێک، سەرۆک هەر کابینەیەک، هەر بەڕێزێک لێدوانی هەبیت، بەیاننامەی هەبیت، داخویانی هەبیتن. زۆر ئاساییە شەریکێکیش هەبیتن بڵێن لەو حالەتی ئێستادا بەڕێز سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسرور بارزانی، جێگرەکەشی بەڕێز قوبات تەلەبانی جەنابی کاک قوبات، ئاساییە وەڵامی هەبیت، ئاساییەش ڕوونکردنەوەی هەبیتن. من خۆی لە ڕەنگە خەڵکانێک وا بیرکەنەوە ئەوە زیاتر ورژاندنی ڕای گشتیە، مەبەستیش ئاڵۆزکردنی کێشەکانە. من بە تێگەشتێکی تر تەماشا دەکەم. من دەڵێم ئەو پەڕی جددیەتە، چونکە سەرۆکاتی حکومەت لە هەرێمی کوردستاندا ئەرکە وە شایستێکی انتخاباتە کە تووشی گرفت ببی، نە ڕای گشتی ڕەحمت پێ دەکات، نە نوخبەی سیاسیش ڕەحمت پێ دەکات. دەبێت جددیەتی خۆ بنوێنی لە ئیشکردن وە لە داخویانیش بە هەمان شێوە لە دەربڕینی هەڵبەست. خوام بەیاننامە هەڵوێستێک نییە بڵێ ئەوە هەڵوێستی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە. ئەمە دەربڕینی حالەتەکە کە دەبێت چارەسەر بکرێت. ئێمە لە قۆناغێکدا دەژین، حکومرانی لە هەرێمی کوردستان دەبێت باشتر بیت. ئەمە داوای هاوڵاتیە، ئەمە داوای لایەنی سیاسیە و ئەم حکومەتی ئیتلافیە کە هەمانە هەموو حکومەتی ئیتلافی لە دنیادا تووشی گرفت دەبن، بەڵام دەبێت هەوڵی چارەسەرکردنیش بدەن. هەروەها وەڵامدانەوەی جەنابی کاک قوباش من وا تەماشا دەکەم دەربڕینی جددیەتە. واتە من دەڵێم دەبێت ئەمە هەنگاوەک بێت، یعنی حتا فشاری جەماوەریش، ڕایگشتیش، فشاری نوخبەش لە پێناوی ئەوەیدا خێرا بۆ چارەسەر، نێزیک بوون لە چارەسەر. کەوت شتەی باس کراونش لە بەیاننامەی بەڕێز سەرۆکی حکومەتی کوردستان شارەوە نەبوون، جاری یەکەم نەبوو باس لێ بکرێت. بەس جاری یەکەم بوو لە سەرزاری بەڕێز سەرۆکی حکومەتی کوردستان جومان لێ دەبێت بە پەڕوشی، بە خەمخۆری باسی ئەو گرفتانە بکرێت. وەڵامیش هەبوو، ڕاستە ڕەنگە خەڵکانێک والێک بدەنەوە وشەکان تند بوون و ئاراستەکردنەکە بە شێوازێکی تند بووە. بەس من دەڵێم حکومڕانی دەبێت جددیەتی بێوێت. لەبەرەوە من دەڵێم ئەمە بە هەنگاوێک بێت نێزیکمان بکە لە چارەسەر، چونکە کات دەڕوات
و هاوڵاتی لە هەرێمی کوردستان چاوەڕوانی زیاترە خزمەت گوزاری زیاترە هەندێک وەزعی کوردستان هەرێمی کوردستان باشتر بووە بەراورد لەگەڵ وەزعی عێراق بەراورد لەگەڵ قۆناغەکانی ڕابردوو کە ئەو کاتەی کە داعش هاتن و دوایی داعش و ڕێفراندومەوانە ئێستا هاوڵاتی دەتوانیتن نەفەسێک بکێشیت موچەیەکی مانگانەی تێتە بەردەستی ئەوەی موچە خۆرە ئەوەی تر کاسبیەک لە بازار دروست بە بەڵام نابێتن گرفتەکان وا بمینن نابێتن من بەش بە حاڵی خۆما تەماشا دەکەم ئەمە بکەین بکرێت بە دەرفەت نەک من دەکەمە دەرفەت نەک هەموو لایانی سیاسیش ڕەنگە ئەو دەرفەتان بەڵام دەرفەتێک بیت ئەو هەردوو بەڕێزەش بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە مەسئولیەتەکە زیاترە و پێگەی وی وەکو سەرۆکی ئەم کابینەیە بەڕاستی هەستیارە و ئەرکێکی قورسە کاک قوباش هاتیە وەڵامی دایەوە ئەمە دەرفەتەکە بۆ ئەوەی نێزیکبوون دروست ببیتن هەڵبەت جەناب زۆر گەشتبینانە سێری شتەکەت کرد و بەزەمە جاری یەکەمە کە بەو لەفزە قسە بکەن بەرامبەر بە یەکتر و بە شێوەیەکی لە شێوەی لە میدیا کاگالان تۆ ڕاتچە لەسەر بەیاننامەکانی دوێنێ ئەزانی ئێمە لە حەڵقەی ڕابردوودا لە بیرمانەوە خەڵک لە بیرێتەوەی بینی بێتی تقریبا ئاماژەمان بە زۆربەی و خاڵانەدا کە خاڵی ناکۆکی نێوانی یەکێتی و پارتیە بۆ کێشانە دروست دەکات و بەشێکی زۆری ئەو وەیەکی لە قسە گرنگەکان کە کردمان ئەوە بوتمان بەشێکی گرنگی کێشەکانی نێوانی یەکێتی و پارتی ئەوەیە کە زۆرتر شەفەهیە بە ئەرشیف ناکرێت ینی بە داتا و بە سیغەیەکی ڕسمی ناکرێت بەشێکی زۆر لەو قسانەی کە هەردوو طرف ئاماژیان پێدا لەوانەیە بەشێکی زۆر لە چالاکوانەکان و ڕۆژنامەنووسان و ئەوانە زانی بێتیان و درکیان پێی کرد بێت گرنگی ئەوەی دوێنێ ئەوە بوو کە خراوە ناو چوارچێوەیەکی ڕسمیەوە خطابێکی ڕسمیەوە بە کتابی ڕسمی حکوومەت و سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت تقریبا ئەو ئاماژە بۆ خەڵاندرا من ئەمە دیوێکی گرنگیە بینم دیوە گرنگەکەی لەوەیە کە تقریبا بەڕسمی ڕای گشتی لە کوردستان و خەڵکی کوردستان نەزانێت کە ئێستا چی ئەگوزارێت لە نێوانی ئەم دوو حزبەکە دوو پێکەنەری سەرەکی و ئەساسی حکوومەتی هەرێمی کوردستان تقریبا لە ساڵی 2005 بەم لاوە پێشتریش هەبوونە بەڵام 2005 بەم لاوە تقریبا شەریکێکی زۆر ئەوەن جمگە ئەساسیەکانیان سەرۆکایەتی هەرێم پەرلەمان حکوومەتیان دابش کردووە نێوانی خۆیانە ئەمە خاڵێکی گرنگە لەوەی کە بەوس ڕسمیە مخاتەبە یەکترەکەن و ئاماژە بە خاڵەکانەتن و خاڵە ئەساسیەکەی تریش ئەوەیە کە شتێکیان نێشتەوە ینی بەشێکی گرنگ لەوەی کە پێی بوتری حکومڕانی ئوسوسی بناغەکانی حکومڕانی لە مۆزوعی ئەمنیەوە لە مۆزوعی هێزی چەکدارە لە مۆزوعی هەیکەلی حکوومەتەوە لە مۆزوعی داهاتەوە لە مۆزوعی خەرجیەوە لە مۆزوعی ینی مەسائل ئابوووریەکان لە هەموو ئەمانە ئاماژیان پێداوە و هەردوو لاشیان ڕەخنە و ملاحەزاتیان هەیە لەوانەیە هەردوو لایەن ڕاست بکەن هەردوو لایەن تێبینی جدیان هەبێت لەسەر ئەو مۆزوعانەوە لەوانەیە قسەکەیش لەسەرەوە بێت هۆکاری ئەوەی کە ئێستا ئەیگڵێن بۆ مانگێکی تر پێش ێستا نەوترا بۆ ساڵی پێش ئێستا نەوترا بۆ لە دەورەیەکی تر ئەمەش پرسیارێکی زۆر جدیە بۆ لە ئێستا لەم تەوقیتە ئەم مۆزوعانە هەردووکیان هەردوو تەرەفەکەی حکوومەت قسەی لەسەرەکەن بە تایبەتیش کە ئێمە زانین ساڵانێکە بۆ نمونە کاک قوبات کە جێگری سەرۆکی هێنا وەکو کەسێکی معتەدل و پشوو درێژ دەرکەوتووە لە حکوومەتەکە ملاحەزەی هەبووە ڕخنەی هەبووە تەنانەت بایکۆتیشی کردووە بەڵام دواتر وەکو بەشێک لە تەرکیبەکە دەرکەوتووە ئەمە خاڵە گرنگە ئەساسیەکە لێرە ئەوەیە کە بوو بە دیوێکی ڕسمی و ئێستاش دەبێ معاملەیەکی ڕسمی لەگەڵ بکرێت ئەبێ شەفافانە تۆ لە بەرامبەر بە ڕای گشتی لە کوردستانە هەردوو طرف وەرەقەی خۆی پێشاندا لە ئێستادا ئەبێ قسە لەسەرەوە بکرێت کە چۆن معالەجەی ئەمانەکەن و دەبێت چه هەنگایە بردرێت بۆ چارەسەرکردنی ئەمانە وە کام هەنگاو لە قازانجی پرۆسی سیاسی و لە قازانجی خەڵکە لە هەرێمی کوردستانە و لە قازانجی گەشەدانە بە ژیانی بابلێن ژیان و مەعیشەتی خەڵک لە کوردستانە کاگەمال یەک دەفتەردانەوە زەبەر خۆ پێم وایە دنیاشتت نییە من پێم وایە ئەم کێشەیە سەرەتا گەڕێتەوە بۆ سەرەتایی چۆنێتی دروستکردنی حکوومەت چکە بەیاننامەکە دوای بڕۆین سەر کێشەکان نانا باسی بەیاننامەکەکەم لە 4 سەی 2019 ڕێککەوتنێکی هەژدە خاڵی هەیە لە بینی پارتی و یەکێتیان پێم وابێت بە پارتی و یەکێتی لەو هەژدە خاڵە دوو خاڵیان جێبەجێ نەکردووە چکە ئەگەر ئەو خاڵانەی کە لە ڕێککەوتنەکە هەیە گە جێبەجێ کرایە ئەم کێشانی ئێستا دروست نابوو چکە لەو ڕێککەوتنە ئەو کێشانە کەسە لە بەیاننامەکانە هاتووە ئەوەی کە هەم لای تیمی یەکێتی ئەوش هەم سەرۆکی حکوومەت هەمووی باسی ئەو هەژدە خاڵاکە کە
نیانتوانێت جێب ئەم گلەیە کاڵێ لە بەشەکەی من جێبەجێ نەکراوە پارتیش گلەیە کاڵێ ئەوە وعدتان ناوە کە من جێبەجێکن کە نەکراوە مەسەڵەن بۆ نمونە لە خاڵی دوی ئەو ڕێکەوتنە باز لە شەراکەتی ڕاستەقی ناکرێت بەشی لێ کێشەکانی کێتیڵێ ئێمە شەریکنی نەمە ئەگامان لێ نییە لە زۆر ڕوودا و هین نیە لەو هەژدە خاڵی تریتیایە کە باز لەوە کاکاڵەیە بێ لامەرکزی ئیداری هەبێت و کۆنتترۆلی خاڵە سنوورەکان بە هێزی هاوبەش بکرێت ئەوەش نەکراوە خۆیکێکە لەو کێشانەی کە سەرۆکی حکوومەت لە بەیاننامەکەی باسی کردو بۆیە من پێم وابێ بەشێ لەم کێشانە پەیوەندی بەوەیە کە هەمیشە پارتی و یەکێتی پیان وایە قۆناغی 50 تێنەپاڕیوە ئەبێت لە حکوومەتە ئەو چەندێک دەنگی هێنابێت چەند دەنگی نابێ ئەمە بەلایەک ئەبێت شەریک بن و ئەبێت سەرۆت و سامانی ئەم وڵاتە بە ئیتیفاقی هەردوو لایەن جێبەجێکرێ ڕەنگە مەسەن سەرۆکی حکوومەتی ئەم جارە بێت شتێکی جیاوازتر کە یەکێتی قبولی ناکات چکە لەبەرەوەی یەکێتی ئیتیفاقێکی هەژدە خاڵی هەیە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بۆ شوێنێتی تشکیلکردنی ئەو حکوومەتە من پێم وایە ئەو گەشتبینی کاک جعفەرم پێخۆشە هیوادارم ئەمە بکرێتە فرسەت چکە ئەمایتر گەشتونەتە سەر لێواری توندوتیژی و بەریە کەوتن و جیابوونەوەی تەواوەتی گەشتونەتە سەر شوێنێک کە مەجای گەڕانەوە نییە چکە نیوەی حکوومەت نیوەکەی تری تۆمەتبارەکە بە دەستێوەردان لە پارەی گشتی نیوەکەی تر تۆمەتبارەکە بەوەی کە سەرەت و سامانی ئەم وڵاتە لە کەوتە دەستی خەڵکێک بە نەعەدالەتیدا بەشێکات و فەرقی شارەکان نەکرێ ئەم تۆمەتانە قورسن بۆ چکە لە بە درێژایی ئەو کابینانی پێشتر ئەمە شتیوامان نەبینیوە حتا ئەوەشمان نەبینیوە کە مانگرتن لە زۆرێنە چونە بەشداری کردنوانە حتا لە 16 ئۆکتۆبەرە کە گەورەترین ئەزمە و کێشە لە بینی پارتیکیا دروست بوو کابینەی حکوومەت بەم دەرەجەی ئێستا تووشی ئشکالێت نەبوو تۆ دیقەت بکەن لە ئاخر قسەی بەیانەکەی برادرانی یەکێتی ئەڵێ هەتا ئێستا ئێمە ئەڵێ کە نووسیمەتەوە ئەم کابینەی خراپترین کابینەی لە میێژووی کوردستاندا یعنی ئەوە ڕەنگە زۆر قرس بێ بۆ بەشەکەی تری کە شەریکی ئەم حکوومەتەن تۆ بەمەڵیت ئەڵێ تۆ خراپترین مێژوو تۆمار کرد لە بەڕێوەبردننی ئەم حکوومەتە بەڵام سەرباری هەموو ئەمانەش ئەبێ ئێمە تێبگەین چالێک لە بەردەمی پارتیەکێتیا غێری ڕێکەوتن غێری دیالۆگ چکە هەمووانی کە پێشتر ئەزمون کراوە تەجروبە کراوە کەسیا سەرکەوتو نەبووە وەزەرێری گەورەمان بۆ دروست بووە ئێستاش منتیقەکە ئەکوڵێ منتیقەیەکی هەستیارە کێشە هەیە هەرێمی کوردستان فرسەتیەوەی هەیە کە ئەم دۆخی کە ئێستا لە عێراق و ناوچەکەی بیخۆزیێتوانی ئەو گەشە پێدان و ئابووری و علاقاتی خۆی تەبەنی کاتوانێت ناکرێ ئێمە تازە بە تازە لە سەر تەلەڤیزۆن باز لەوە بکەین کە لایەک پارەی سنوورە خوا لایەک تریش پارەی نەوتەخوا شتێکی سەرنجڕاکێش هەیە کەمان ئەوژەوەیە کە بەیاننامەکان هەردوو بەیاننامەکە لە کاتێکە هاتن کە تقریبن لە نزیکەی یەکمانی ڕابردووە دوو جار ئەگەری کۆبوونەوە هەبوو لە بینی یەکێتی و پارتیا و ئەو دووجارەش هەردووکی جێبەجێ نەکرا ینی کۆبوونەوەکان سەری نەگرت لە مانگی دەشەوە تاوەکو ئێستا 24 تقریبن کە نامەی مەکتەبی سیاسی یەکێتی هاتبوو بۆ پارتی غەیری نامەیەک و بروسکەیەک و غەیری دووجار ئامادەکاری بۆ کۆبوونەوە شتێکی ئەوتۆ نەبوو لینەکە بەڵام وەساتەتە بووە ئەوە دوای بچینە سەر ئەو وەساتەتەژەوە گرنگە بەس یەک شت بەلامە زۆر سەرنجڕاکێش بوو من ئەمڕۆ سێرێکی بەیاننامەکەم کرد هەردووکیان باوردی بەیاننامەکەی سەرۆکی حکوومەت 927 وشەیە بەیاننامەکەی تیمی یەکێتی 765 وشەیە لە هەردووکیانە دۆخێکی عاتفی زۆر سەیر زاڵە ینی لە شوێنێکە بەیاننامەکەی تیمی یەکێتی هەرڕێک بە وشەی بەداخەوە دەست پێەکە لە پەرەگرافی یەکەمە 5 جار دەستەواژەی بەداخەوە و چاوەڕوانبوونی تێدا هەیە بەیاننامەکەی سەرۆکی حکوومەتیش 3 جار دەستەواژەی ئەوەی تێدا هەیە کە بەداخەوە ڕێگیری کراوە یعنی ئەمە نەوەیەک گزارشتە لە ناڕازیبوونی هەردوو تەرەفیش لەو دۆخی کە تێیدا هەیە ئەمە خۆی شتێکی گرنگە بەس ئەو کەیسی کە هەردوو لایەن کاک دکتۆر جەختی لەسەرەکەنەوە مۆزوعی کەیسی ئەمنی و مەسەلەی دۆسیەی هاوکار جافە ئەم مەوزوعات چۆنی چارەسەرە بێ بەرەو کوێ گەیشتووە لە بینی هەردوو لایە تاوەکو ئێستا خۆی دیارە کەیسی ئەمنی کەیسێکی گرنگە و کەیسێکی هەستیارە و لە کاتی خۆش کە دوایین کۆبوونەوە
لە ژێر چاودێری بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان جەناوی کاک نەچیروان بارزانی لە سەرۆکاتی هەرێم ئەنجامدرا. ینی هەموو مەکتەبی سیاسی یەکەتی لەوێ حاضر ببوو و هەموو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لەوێ حاضر ببوو. و لەوێش کە دەست بە قسە کرا کۆبوونەوە ینی لای ئێمەی پارتی چاڕوانی ئەوە بووین، ئەوە پێش سەری ساڵ پێش کنگرەی پارتیش چاڕوانی ئەوە بووین کە ئەمە دەست بە گفتوگوی سیاسی دەکەین، مەلەفی سیاسی دەکەین، پرسەکانی سیاسی دەکەین و چەند پرسی معلق هەبوو پەیوەستن بە پێگەی هەرێمی کوردستان، بە پرۆسەی دیموکراسی، هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و کاراکردنەوەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپەرسی لە هەرێمی کوردستان کە دوو پرسی هەستیارن، دوو پرسی گرنگن UN لە ناو ئەو هەردوو پرسانەدایە. یەک قونسڵگەری لە هەرێمی کوردستان نییە لەو پرسە بە دوادا چوون نەکرد، لێ کۆلینەوە نەکرد، کەی دەست پێ دەکەن کەی دەکەن. ئەوەی UN تا سەرهێسقان نیگەران لەوەی بۆ کۆمسیۆن کارە ناکرێت. مؤسسەیەکی سیادی ئەم هەرێمەیە چۆن هەوڵاتی هەست بکرد لە هەرێمێکی دیموکراسیە لە دنیادا کە کۆمسیۆن کارە نەبی. هەندە دام و دەستگا و مؤسسات هەنە وەکو دادگانە وەکو کۆمسیۆن نابێن کارە. ئێمە بەڕاستی ینی خۆم ئەو کاتەش لای ئێمە جێگای سەرسوورمان بوو. برادرانی یەکەتی لە کەیسی ئەمنی دەستیان پێ کرد. ئێشتا مەسەلەی هاوکار جافما بوو، ئێستا مەسەلەی تر لە ئارادا بوون. خۆی ئەمە خۆی لە خۆیەوە بەڕاستی نیگەرانی دروستکرد لای ئێمە، چونکە کەیسی ئەمنی کەسی پسپۆری دەوێن. ئێمە ئەوەی سیاسی لەوێ دانیشتینە خو ناتوانینەوە کەسە ناچارەسەر بکەین. دووەم جیهەتێکی تر هەیە، جیهەتێکی سربەخۆیە لە هەرێمی کوردستان. هەموو تشتێکش بەڕێژەیە تەماشا دەکەین. ئەوەی دام و دەستگای قەزایی دەبێت قەزاش قسەی خۆی هەبی لە مەسەلەی تێرۆرە، کوشتنە، کیە، خۆ کەس نەیگوتووە ئەمە برادرانی یەکەتی لە پشتم کردەوەنە. بەڵام ڕۆیداوە لە پایتەختی هەرێمی کوردستان ڕۆیداوە لە بەرنامێکی ڕوودا و بۆ پێشماوەیەک من باسم لێ کرد. دەبووە چەند پارتی پەرۆشە بۆ ئەو کەیسەی ئەمنی بەقەت ئەوەندە زیاتر شێکەتیش پەرۆشیەوە بیت، چونکە ئەمڕۆ بەسەر کەسێک هات پێشتر مەسەرەن لە دام و دەستگای ئەمنی یەکەتی بوو، بەیانی بەسەر کەسێکی تر دێت، ڕەنگە لە دام و دەستگای حزبێکی تردا بیتن. لەبەرەوە ئەوە وای کرد هەندە مەسەلە متمانە کەمتر بیت و دووری زیاتر بی لە نێوان هەردوو لا. بەڵام ناکرێت ئێمە ئەسیری تەنیا کەیسی ئەمنی بین. بە قەناعەتی من ڕێگە چارە هیچ گرفتێک نییە چارەسەری نەبی. لەوانە ئەزمموی پارتی و یەکەتی خۆ لە شەڕی ناوخۆ هەردوو لا توانی بە ئێرادە بە زیاتر پەرۆشی، جدیەتی زیاتر، خەمخۆری زیاتر، هاوکاریەکی دۆستان توانیان قۆناغی شەڕی ناوخۆ کۆتایی پێبێنن و پرۆسەکی ئاشتی دەست پێ بکەنەوە. وەکو پێویست ئەکە خێراش نەبێت، کاتی زیاتری ویستی بیت کاتیاندایە تا گەشتی ئەوەی مەرحەلەی سەقامگیری سیاسی و مەرحەلەی ڕێکەوتنی استراتیژی کە تەسەوەر دەکەم کاتی ینی قۆناغی پەیوەندی زێڕینی پارتی و یەکەتی بووە. لەوێ هەم متمانە زیاتر بوو، ئەم توانی هەردوو لا پەشدار بنەوەی لە هەرێمی کوردستان ئەم ئەزمونە گەشە پێ بکەن، پەرە پێ بدەن، بگەینە قۆناغێکی هەرە باش وڵاتی هەست پێ بکات بەلێ مش خاون وڵاتم، یعنی بەو شێوازە. لەبەرەوە من دەڵێم ئەو کاتەش یعنی کە قسە کرا لەو کۆبوونەوەی ئاخر کۆبوونەوە ببینە هەردوو لا قسە کرا ڕێیەک هەبوو لە دووسیە کۆبوونەوەی بوو لە پێش کۆنگرەی مەبوو بە تقریبان 10 ڕۆژێک. تاریخەکە لای من هەیە بەس شوێنێکی تر تۆمار کرد. ئەو کاتەش ڕێیەکی وها بوو لە دووسیەی ئاسان دەست پێ بکەین اینجا بچینە دووسیە قورسەکان. ئەوش لەوێش پێشنیار کرا لە ژنایەکی پسپۆر بە ئیتفاقی هەردوو لا کەش کام ینی لایەن دەیەوێت پسپوری نێودەوڵەتی شتێدا حاضر ببن بە حاضر ببن لەو لژنە مختەسانە. لەسەر ئەوەش قسە کرا بەڵام بڕیاری کۆتایی نەدرا. لەبەرەوە نەچوە لە سەرۆکاتی هەرێم بوو، ئەوە سەرۆکاتی هەرێم بوو، نێوان یەکێتی و پارتی نەبوو. بەلێ هەردوو مەکتەبی سیاسی لەوێ حاضر ببوون. لەبەرەوە ئێستاش بەڕای من هەندێک کێشەکان قۆڵ بووینە، فراوانتر بووینە، ئالۆستر بووینە، پێویستی بە پشۆ درێژی زیاتر هەیە و هیچ ڕێگای تر نییە. نێوان پارتی و یەکێتی
هیچ یعنی غیری گفتوگۆ و دیالۆگ هیچ ڕێگایەکی تر نییە بۆ چارەسەری گفتەکان کەسش نییە بێتن غیری پارتی وێکتی خۆیان کە دەست بۆ ئەم دۆسیانە ببن و لە دۆسیە ئاسان دەست پێ بکەن اینجا دۆسیە قورستر دۆسیە ئەمنی دەبێت ئەوش چارەسەرێکی بۆ بدۆزنەوە پێش ئەوەی جەنابەت گوتی گرفتەکانی دنیا کە دنیا بەرەو گرژی زیاتر دەچیت ئەو شەرانەی لەو منتەقە یعنی ئاماژەیان پێ دەکرێتن زیاتر دەبن توندوژی لە سووریایە لە عێراقا لە دەوروبەری ئێمەی ئەمانە تەشەنە بکەن پێویستە ئەمانە چارەسەر بکەن. کاک عدنان دۆسیەی هاوکارجاف تقریبان بەیاننامەکەی هەردوو لە نەوعێک تەفاهمی تێدا هەیە هەرچەند بە دوو ئەدەبیاتی جیاواز باسی بەڵام بە یەک ناوەڕۆک بە یەک ڕێگە حەل بە یەک ڕێگە حەلەکەیان تقریبان نزیکی یەکە لەسەر مۆزوعی داهات و موچە چی یەکێکی دیکەی ئەوە یەکێکە لە کێشەکانی هەردوو لا چۆن بیرەکەی تۆ لەسەر ئەزانی کاک زریان من سەرەتا باسی ئەوم کردوتم ئەم دوو ڕوونکردنەوە گرنگ بوو ئەم دوو بەیاننامەیە گرنگ بوو بەڵام پێم وانییە باش بێت گرنگ بوو بەڵام ئەو نییە باش بێت و شتێکی ئیجابی وانە بێت بۆ دیوەی کەش وەسیقەیەکی ڕستپیە گرنگە بەڵام ئەمە مەترسیداریشە مەترسیدارە کە تقریبا بەتایبەت ئەو خاڵی کە تۆ باسێک هەم خاڵە ئەمنیەکە گرنگە ئەمە نیشانەوەیە کە لە دوای ئەم هەموو ساڵە لە پەیوەندیەکان و لە بوونی حکومەتێکی هاوبەش و وزارەت و ئەمانە تۆ هێشتا نەتوانیوە ئەم دوو لایەنە نەیانتوانیوە لە خاڵی ئەمنی زۆر حساس و ئەوانە هاوکار بن لەگەڵ یەکە و معالەجەیەکی وای بکەن کە هەرێمەکە دەبێتە قوربانی ئەو مەسایلانە لە مۆزوع اقتصادیەکەیشەوە بەتایبەت کە دێتە سەر مرکزی و لامەرکزی ئەو ئیشکالەتە گەورەیە کە لەو دوو بەیاننامە هەیە کە یەکێکمان ئەڵێ مرکزی یەکێڵێ لامەرکزی ئەوانە کە ئێمە زانین یەکی لە بنەماکانی حکومەتدارێتی تازە نوێ لە جیهاندا مۆزوعی لامەرکزی و شۆڕکردنەوەی دەسڵاتەکانە ئەمە بەشێکە لە پرەنسیپی دیموکراسی و حکمی ڕەشید لە هەموو عالەمە تازە بە تازە ئەم دوو حزبە کێشەیەکی گەورەیان لە نێوانی ئەوە هەیە و یەکی لە خاڵە مەترسیدارەکان لە ڕاستیدا ئەوەیە کە هەردوو بەیاننامەکە جۆرێکە بە شەیتانکردنی ئەوی تر ینی ئەوەندەی هەوڵدان بۆ ئیتیهامکردنی تەرەفەکەی تر ئەمیش طبعاً لە وڵامەکەی هەر بە هەمان شێوەیە خاڵێکی هاوبەش نەدۆزراوەتەوە یا ڕێگایەک نەدراوە بە لایەنی تر کەسی تر یا مصلحێک حکومای ئەم دوو حزبە ینی خاڵێکی باش ئیجابی بدۆزن و خاڵێکی هاوبەشی وا بدۆزنەوە کاری لەسەر بکەن لەوانەیە ئەو دیوە ئەمنیەیە کە هەردوو لایەن ئەڵێن با خەڵکی تری تیا بێت و نازم ڕێکخراوی تری تیا بێت و ئەوانە بێت مۆزوع بێت بەڵام یەکی لە کێشە گەورەکان کاک زریان کە لە ڕابطەی ئەم مۆزوعە زمانی هەردوو بەیاننامەکەیە زمانی هەردوو بەیاننامەکە خەڵک ناحەقی نییە تووشی لە ڕاوکەیە بێت لەبەروی تقریبا هەستەکەی ڕێنووسەکەی گۆڕاوە ئیلا دەیان ساڵە لە کوردستاندا بەتایبەت ململانی ئەم دوو حزبە بەم نەفەسەوە نووسراوە نەفەسی سڕینەوەی هەموو ئیجابێتێک لەوی تر و پێشاندانی هەموو سلبێتی ئەوی تر ئەم نەفەسە لە پێش دروست بوونی یەکێتی نیشتیمانیشەوە بەردەوام بۆ و بەردەوامی جارێکی تر پێمانەوترێتەوە کە ئەم دابڕانە و ئەم دوو خطابیە و ئەم دوو مەخولەیە لە کوردستانە هەیە ئەبێ معالەجە بکرێت یەکێ لە کێشە گەورەکانی ئێستا کە هەستی پێەکەین و هەست بە لاوازی حزوورەکەیەکەین دیوە سیاسەکەیە ئێستا سەرۆکی وەزیران لەگەڵ تیمەکەیە جێگری سەرۆک وەزیران لەگەڵ تیمەکەیە قسەی خوانن هەیە ملاحەزات و ڕخنەی خوان هەیە بەڵام لە پشتی تیمەکە طبعا مەفروضە پەرلەمان بەڵام ئەو حاڵی پەرلەمانەکە ئیزانین چۆن نیە بەڵام مەفروضە ئێستا حزبەکە حکەمای ناو حزبەکە کە لە هەردوو تەرەفەکە مەکتەبی سیاسی و سەرۆکی هەردوو حزبەکەی ئەمانە بێ ڕۆڵێکی گەورەتر و گرنگتر و کاریگەرتر بگێڕن و ڕۆڵیشان هەبێت لە پشتەوە بۆ ئەوەی تەڵتیفی کەشوهەوای ناو حکومەتەکە و کابینەکە بکەن و هەندێک چارەسەر طرح بکرێت ئێستا هەستەکەی دابڕانێکی سیاسی پێشەوەی کارگێڕی ویداری بێ دابڕانێکی سیاسیەیە و ئەو دابڕانە سیاسیش کاریگەریکی زۆر سلبیە بێت لەسەر وەزعەکە چونکە ئێستا سەرباری ئەوەی کە هەمومان متفقین لەسەرەوەی کە جگەل لە حەل و دانیشتن و ڕێکەوتن چیتر هەیە ینی کاکەمال گوتنی هەموو شتێ تاقی کراوەتەوە بەداخەوە ئەی بەڵام بیر لە بەغداش بکەینەوە بیر لە بەرژەوەندی ئەقلیمەکانیش بکەینەوە بیر لە کاریگەری وڵاتانی ئیقلیمیوانیش بکەینەوە بیر لەوە بکەینەوە کە هەمیشە تەرحی ئەوەی کە پەنا بۆ بەغدا ببرێت و ئیدارەیەکی جیاواز و ئیدارەی محافظات و محافظات ئەمانە هەموو خاڵی گرنگن زۆر سپاس ناوبڕێکمان هەیە ناوڕێگا دەین و ئەگەڕێنەوە بینەرە خۆشەویست ناوبڕێکمان هەیە
بینەرانی خۆشەویست دووبارە گەڕینە وڵاتان بۆی کە درێژە بە گفتوگۆکەمان بدەین کە کەمال پێم وە بێ هەندێک هەوڵ هەبوو بووی کە وەساتەتێک هەبێت لە بینی یەکێتی و پارتیا ئەو جۆرە پینانە پێت وایە بگەنە نەتیجەیەک تاوەکو ئەم مۆزوعی نێوان یەکێتی و پارتی لانی کەم لە سەرەتاکانی ساڵی 2023 بەرەو حەلێک ڕات ئەمە هێشتا ئێمە لە سەرەتای ساڵین بە ناکۆکیەکی تون دەستمان پێ کردووە گەر بەو جۆرە درێژەی هەبێت ڕەنگە تەسیرێکی زۆری هەبێت لە سەروەزای کورد لە سەرەتای ساڵین بەڵام لە کۆتایی کابینەکەین یعنی ئەوە فەرقیەیە من پێم وایە کاکە ئەوەی کاک زریان لە ناو بەیانەکە ئەحساسەکری هەردوو لای متمانیان بێکتری نەماوە مەسەن بۆ نمونە لە بەیانەکەی سەرۆکی حکوومەتە ئەڵێ هەڕەشەی هەڵگیرسانەوەی شەڕی ناخۆ کراوە ئەمە وشەیەکی زۆر ناخۆشە بۆ خەڵکە بیبیسێ مەسەن لەو بەیاننامەکەی تیمی یەکێتی ئاڵەیە هەڕەشەی چوونە سەر ماڵی لە ناو پایتەختە جێگری سەرۆکی حکوومەت کراوە پارتی هەڵوێستی نەبووە یعنی خۆ ئەمە جۆرێکە لە ئیشارەدان بەوەی کە خەریکە گفتوگۆکان بەرەو توندوتیژیە چێ باسکردنەکەی وەکو سەرەتایەک بێ متمانەکەش لەولاوەکە لە هەردوو بەیاننامەکە دیارە ئەو شتێک کە زۆر سەرنجڕاکێشە هیوادارم ئەگەر من هیوادارم غەڵەت بم بەڵام لە هەموو بەیاننامەکەی سەرۆکی حکوومەتە باسی داهاتی نەوتیتیانە بە حرفێک باسی داهاتی نانەوتیەکە کێشە گەورەکە داهاتی نەوتیە یەکەی هێن جێگیری سەرۆکی حکوومەت و تیمەکەی باسی داهاتی نەوتیە کات ینی ئەو بەما بچینەوە من پێم وابێ کێشیەکە تەنها ئەوە نیە کلێر باس کراوە ئەوەی کە باس کراوە هەمووی نییە ڕەنگە ئێشتا هەندێشت مابێ بوتن کە ئەبێ بوترێ ئەوەی شتێکی تریش هەیە سەرۆکی حکوومەتیش لە بەیاننامەکە ئەڵێت کە ناکرێت ئەم ڕستەیە ڕێک بەم تعبیرە هەیە ئەڵێ ناکرێت تەنها ئەو بەشەی کەوا ئەدرێتە حکوومەت شەفافەکەی قوبات تاڵەبانیە بەڵێ ڕەوانی ئەڵێ من متمانە بۆ ناکەین ئەوە ئێوە ئەو بەشە ئاشکراکەن ئەخەنە بەر ڕۆژەف کە تەسیمی حکوومەتیە من پێم وایە ئەنی وەساتەش کرا وەساتەی هەم چەند وەزیرێکی بەڕێزی پارتی دموکراتی کوردستان بەشدار بوون ئەوانەی کە خەمخۆر دڵسۆزن هەم بزوتنەوەی گۆڕان وەکو چەند کەسایەتێکیان بەشدار بوون و قسەیەک کراوە لە بینیانە و نامەیەکی تیمێکێتی شێ لە مانگی 11 کە بۆ سەرۆکی حکوومەتیان نردووە گلەیەکانی خوانیان وەکو گلەی خسویانتە ڕوو و هەندێک پێشنیاریشیان کردووە بەڵام ئەڵە جوابمان نەدراوەتەوە و ئێمە چاوەڕێمانە کە جوابی ئەم لە مانگی 11 چاوەڕێمانە کرد کە جوابی ئەم نامەیە برێتەوە بەڵام ئەم بەیاننامەی هاتووە بەسەرا بەڵام ئەوەی کە ئەم بەیاننامەیەشی کە بەسەراحەت لە بیدایەتە هەندێک شت دوت ڕەنگە بەشێکی لە ڕەتفعلی ئەو جموجۆڵەیە کێتی بێکە لە بەغا کردویانە ئەو گفتوگوی کە باڤڵ تاڵەبانی لەگەڵ لە ئیدارەی دەولا کردوێتی کە حزوری پارتیشی تیا بۆ باسی لە سربەخۆی پارێزگاکان کردووە جۆرە قسەی کردووە کە نیگەرانێکی زۆری لای پارتی دموکراتی کوردستان دروست کردووە ئەمە یەکی تریش کە من تەسەورەکەم هەر کاریگەریە بێ ئەوەیە کە قوبات تاڵەبانی لە هەندێک شوێنە ڕایگەیان لە میدیاکان ئەڵەیە ئەم بڕیارانەی دادگای فیدرالی ئەکرێ بکرێتە فرسەتێک بۆ پیاچوونەوە بە پرسی نەودا و ئەم باکمانیە نەودەچێت کێ ئیفرۆشێ قسەمان لەسەرێکە کێ بە عەدالەتی دابەشیەکات ئەمانە هەمووی ئاماژەن کە هەڵبەت هەوڵی وەساتەتیش تەنیا ڕەنگە ناخۆیش نەبێت ڕەنگە دەرەکیش هەبێت یعنی سوودانی لە کۆبوونەوەکەی لەگەڵ بەرپرسانی ئەڵمانیان زۆر بە ڕاشکایی باسیەوەی کردوبوو کە ئێمە کاتێکە پرسیاری لێ ئەکرێت کە کێشەی نێوان یەکێتی و پارتی لەسەر مۆزوعی وزە ئێمە نیگەرانین لەسەر ئەو شتەوە ناکۆکیەکانی ئەوان ئەڵێ هەوڵە دەین کە بە گوێرەی دەستور ئەوەش چارەسەر بکەین ئەوەش یعنی ڕەنگە بۆعدێکی هەم عێراقیش زۆرێکی نێودەوڵەتیش خەریکە پیان یە خاڵی بچوو کە زۆر گرن لە هەرێمی کوردستان ئێمە جیهتێکمان نییە کە بێت لێکدانەوە بۆ ئەم کێشانە بکە ئەبێ بگەڕێنەوە بۆ لای یا مەکتەب سیاسی پارتی یەکێتی چکەم ئێمە دادگای فدرالیمان نییەوە کۆی کە لە عێراق سەرنجڕاکێشی شتخوا قسەگەت ببوورایی بڕم هەرم ڕۆ هەم مەکۆر گاتۆ تا عێراق و هەم بە گوێرەی هەواڵەکانیش قائانیش لە عێراقا یعنی ڕێک لەم تەوقیتە دیارە بەشێکی ئەبێ پەیوەندی بە عێراقەوە هەبێ بەڵام زۆربەی پەیوەندی بە عێراق بەشێکیشی کە ئەگەر بێت و سەردانی هەرێمی کوردستانیش بکرێت ڕەنگە پەیوەندی دۆخی هەرێمی کوردستانیشەوە هەبێ باشە با بڕۆین سەر بابەتێکی دیکەی گرنگ ئەویش مۆزوعی پێشمەرگەیە حقیقەت دەگەر هاوکارانی مینەکان هەبێت دۆخی پێشمەرگە بابەتێکی زۆر گرنگە لە هەر لە بەیاننامەکەی سەرۆکی حکوومەتە زۆر بە
زۆر بەڕوونی باسی ئەکات کە پێویستە کێشەیەک بینی هەردوو لایە حقیقت ئەم مەوزوعی یەکخستنی پێشمەرگە ئیتر خەریکە ئەبێت بە چیرۆکێکی درێژ و ضرورەتێکی تر لە ضرورەتی خەریکە تێپەڕێ من تەنهاتەن چەند نمونەی چەند ڕووداوێکتان بە باس بکەم ئەوژەوەیەکە لە ساڵی 2022 بە گوێرەی تراکەرێکی ناوەندی لێکۆڵینەوە ڕوودا و نزیکەی 1995 ڕووداوی ئەمنی لە عێراق و هەرێمی کوردستان ڕوویداوە کە 174یان لە هەرێمی کوردستان بووە لەو 174 75 لە پارێزگای هەولێر بووە 61 لە پارێزگای دهۆک بووە و 28 لە پارێزگای سلێمانی بووە یعنی ئەمە چیمان پیشانەدا ئەم ئامارە ئەم ئامارەکە کە لە ماوەی 2022دا هەرچی ڕوودا و ڕوویداوە ڕووداوی گرنگی ئەمنی هەمووی کۆکراوەتەوە نیشانی ئەدا کە دۆخی ئەمنی پێویستی بە دکتۆرینێکی تازەی سەربازی هەیە پێویستی بە هێزێکی سەربازی هەیە کە بە تەواوەتی یەک خراپێت شەڕی دژی تیرۆر بە دوو هێزی پارچە ناکرێت شەڕی پاراستنی سنووری خۆت حقیقت بە دوو هێزی پارچە ناکرێت و ئەمە ئەزمموی هەموو دنیاش سەلماندوێتی دکتۆر هەوڵەکان پێت وایە ئەو هەوڵانی کەوا بە تایبەتی لە سەرۆکایەتی هەرێمیش هەبوون بوون بە نسبەت مەوزوعی یەکخستنی پێشمەرگە و پشگیری هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ یەکخستنی هێزەکانی پێشمەرگە پێت وایە بگەنە ئەنجام لە 2023 پێم وایە مەوعدێکی دیکە دانراوە تاوەکو تەکمیلە بکرێت ئەویش 2025 وایە خۆی زۆر بابەت وروژێنران ئێستا وابزانم هەر وژاندن تەنیا کافی نییە بۆ ئەم پرسانە وابزانم ناکۆکیەکانی پارتی وێکەتی لەسەرەوە نییە بە تەنیا متمانەیە و تەنیا لەسەرەوەیە دۆسیە ئەمنیە و بابەتی سیاسیە و یانێ کە باسیەوە دەکەین خۆ داهاتی نەوش نەبوو بەڵام ئەو کاتە شەڕی ناوخۆ بەرپاوە ئێستاش خلافاتی سیاسی خۆ باشترین کاتمان هەبوو ڕێککەوتن هەبوو و ئەو کاتە کە 2005 تا 2013 بەڵام خلافاتی سیاسی هەر هەندێک ما بوون واتە ئێستاوەی لە دەرەوەی ئەو بەیان نامانە کە تەماشا بکەی دەرفەت بۆ چارە سەری هەنە بەلێ دەرفەت هەنە ئێستا شێکەتی خۆ نەکشاندیەوە لە کابینەکە دەرفەت ماوە ئەوانە چارەسەر بکرێت بێژگە لە وەساتاتەری نێودەوڵەتی بەڕێز کاکە حەمەی حاج مەحموود ئەو شەولەکی داوە لە وڵاتە پەروشی ئەوەی هەیە کە ئەمە جارێکە احتیوا بکرێت اینجا چارەسەر بکرێت لەبەرەوە من دەڵێم بۆ ئێمە پێشەمویان پارتی وێکەتی هەردوو لا مەرجعیەتی خۆی هەیە و لە توانای هەردوو لادایە ئەمە لە چوارچێوەی ئەم کابینە و بەرنامەی ئەم کابینەیە بەرە و چارەسەر بچین زمانی زەبرە بەلێ زمانی زەبرە بەس ئەو قسانە گۆتراون لە کۆمونە کاش گۆتراون داهاتی نەوتی و داهاتی نانەوتی لا مرکزیەتی ئیداری داوای یەکەتی بوو پارتی ڕازی بوو خۆخۆسکا برادەرەی ماش یەکە با لێرار جە بەرنامەج ستایلی بەرنامەجی واوانیە یعنی زیاتر حیواری ئەمە دوای لە ڕووی پراکتیک مشکلە لە پراکتیکدایە حتا ئەوەی هێزی پێشمەرگە بڕیار هەیە پرەنسیپ وایە هێزی پێشمەرگە یەک بگریت پرۆسەکەش دەستی پێ کردووە بەس پرۆسەیەکی وە نازەم چ مۆدێلێک بەکاردێنن بۆ ئەوەی پێشمەرگە یەک بگریت چ مۆدێلەکە پێشتر مۆدێلەکە بوو هەردوو لا پێکەوە لە ناو لێواکە بوون شەری داعشن دەگرفت دروست بوون هەر فەوجێک بۆ لایەک ئۆیشت یعنی سەرکەوتو نەبوو مۆدێلی تری دنیا چی هەنە لە وڵاتانەی تر چی هەنە دەبێت مۆدێلێکی وا هەبێت جێگیر بیت وە بەردەوام بیت و سەقامگیر بیتەوە نەبیت هەر و ئیرادە سیاسیەکە هەیە بۆ یەکخستنی پێشمەرگە مەسەلە ئیرادە سیاسیە بە کردار نەک بە ئێستا هەر کەسێک لەم کوردستانە لێ بپرسی دەڵێت پرۆسێکی نیشتیمانیە و زۆر گرنگەوەیە هەنگاوی عملیش بەرەو پێش چووینە 2025 من یەکم لەوانەی مەمنونم 2025 هێزێکی نیشتیمانی پێشمەرگەی کوردستانی یەکگرتوو هەبیتن من مەمنونم نەبیچ بەڵام پرۆسەکە بەردەوام بیت بەرەو دواوە نەچین مەترسی لەوەی هەندە جارە گرفتی وە ئەکە تەشە نەبکەن و تەشەنەش بکەن بەڕاستی پەیوەندەکانی پارتی و یەکێتی کەی گەشە دەکەن کە لە ناو حکومەتی
هەرێمی کوردستان لەو حکومەتەدا گەشە بکەن پەیوەندەکان لە دەرەوەی حکومەتی هەرێمی کوردستان و کابینەکە پەیوەندەکان پەیوەندی سیاسی ئاساییە بەس گرنگەوەیە لە ناو بەرنامەی حکومەتدا لەوێ محەکە لەوێ گرنگە ئێمە لە بەرنامەك دەستمان پێ کردووە لە بەرنامە بەردەوام بین و لە بەرنامە ناکوکیەکان لە میکانیزم بگەڕێن چ میکانیزمەنە لە کاتی خۆ باسی داهاتی نەوتی دەکرا هەردوو لا متفق بوون لەسەر دیلۆی چەند پارتی پەسنی دیلۆیەتی دەکرد ئەوەندە یەکەتی و لایەنی ترش پەسنی دیلۆیەتی دەکرد بۆ ئێستا گومان بێخینە سەر دیلۆیە بۆ ئێستا گومان بێخینە لەسەر بۆ ئێستا ناکۆکیەکان فراوان بکەین یعنی بەڕاستی ئەگەر سیستەمی یەکەمی مشکی ئینسان بەو سیستەمە ئیشکەین هەموو منحازە حوت ئینحیازی گەورەی تێدایە دەبێت بچینە سیستەمی دووە سیستەمی بابەتی ئەوجا لەوێش لەو خەڵکانە بگەڕێنەوەی لە هەردوو لا بتوانن بە شێوازێکی مجەڕەت بابەتی بچینە پرسەکان لەوەداش ینی من یەکم لەوانە دەڵێم مەسلەی ئەمنی تەنیا پەیوەست نییە بە پرسی پێشمەرگەی یەکگرت و خەڵکی کورسان هەموو پێشمەرگەیە بەیانی لە کوردستان بقەومێت بەخوا خەڵک هەموو دەچیتن ڕۆلی خۆ دەمێنێت لەوەی بەرگری لە کوردستان بکات بەڵام ئەو مؤسسە نیشتیمانیە بۆ پێگەی هەرێمی کوردستان گرنگە چونکە فۆکۆیاما زۆر تاکید لەسەر مؤسسات دەکرد کیانی سیاسی ئەمە خەونی هەموو کوردە ئەم کیانە سیاسیە ئەم کیانە بەردەوام بوونی ئەم کیانە بە مؤسساتەکەیەتی مؤسسەی پەرلەمانە مؤسسەی پێشمەرگەیە مؤسسەی حکمڕانیە مؤسسەی قەزایە ئەمانەیە ئەوەی دەستەواژەیەکی هەیە ئەڵێ لە ئاسمان خوددایەک و لە عەرزیش فەرماندەیەک ئەمە لە کولتوری ئەوانە هەیە و بەڕاستیش کاتێک کە تۆ دیسیپلینی عسکەری و یەک فەرماندەیت نەبوو ئەو هێزە عسکەریە هەموو کات تووشی کێشابێ کاکعەدنان بەمەلای تۆ لەسەر هێزی پێشمەرگە ئەمێ بە کورتی دووسێ جملە بڵێم لەسەر مۆزوع یەکەم ئەم دوانەیە کە ئێستا لە کوردستانە هەیە کە لە هەندێک وڵات لە هەندێک سیستەمی دیموکراسیە قازانجی هەبووە حزبێکی چەپ حزبێکی ڕاست یان حزبێکەوە بەڵام لە کوردستانە زەرێکی زۆر گەوری داوە بە حکمی ئەو تەقسیمە ئیداریەش کە هێزێک لەو منتیقە نفوزیە هێزێک لەم منتیقە نفوزیە نەکەوەی هەردووکیان لە سەرانسەری وڵاتەکە هەرێمەکە کوردستانەکەەوە ئەم دوانەیە زەرێکی زۆر گەوریداوە تا بەردەوامبوونی ئەم دوانە بەم عقلێتەیەشەوە بەم پاشخانە دوور و درێژەی شەڕ و مەشاکل و ناکۆکی و نەبوونی متمانە و چیوچیکە نمونونەکەی ئەم چەند ڕۆژەیە کە بینیمان لە دوای ئەو هەموو ساڵە لە حکومەتی شەراک دوای 4 ساڵ وەرمونە لەم کابینە لە تەمەنی ئەم کابینەیە کە ئێستا تەمەنەکەی ڕۆشتووە تازە بە تازە ئاسی پەیوەندیەکان و ئینەکانە گاتە ئەم مەرحەلەیە ئەم دوانیە زەرێکی زۆر گەورەیە و بەم عقلێتە بەم متمانەیە بەم دوانەیە لە ئێستاکە هەیە ممکن نییە هێزی پێشمەرگە یەکرێتەوە تەمەنیات وەکو تەمەنیا دیارە هەر هەموو خەڵکی کوردستان پێ خۆشە و کاری کراوە دایانشترا بەڵام ممکن نییە یەک ناگرێتەوە هێزی پێشمەرگە ئەوێ بیر لە ئالەتێکی تر بکرێتەوە چونکە یەکگرتنەوەی دوو هێزی دوو حزبە ناکاتە هێزێکی نیشتیمانی لەو کاتە ئەی لایەنەکانی تر ئەی خەڵکانی تر ئەی بێلایەنەکان ئەی گەنجێکە ئەوێ بێلایەن بێت و نەیەکەتی بێنە پارتی بێنە حزبێکی تر بێت ئەوە چۆن ناو هێزی پێشمەرگە ئەوش بەشێک بێت لە پێکەری دیفاع لە هەرێمەکە یعنی بزڵێت ئەبێ بیر لە شێوازێک و ئالەتێکی تر بکرێتەوە کە یەکخستنەوەی ئەم دوو هێزە نەبێت بەڵکو دروستکردنی هێزێکی نیشتیمانی بەهی بێت خاڵی گرنگکانی کۆتا قسەی من لەسەر مۆزوع ئەوەیە کە لە ئێستادا لە بری بیرکردنەوە لە هەندێک خاڵی ئەوانە بیر لە خاڵی ئەساسی بکەنەوە بۆ معالەجەی وەزعی کوردستانەوەیش هەڵبژاردنە هەڵبژاردنە کە ماواقعی ڕۆشتووە پەرلەمانە ماواقعی بەسەر چووە ئێستا بیر لە هەڵبژاردن بکرێتەوە وەکە بیر لە هەڵبژاردننی شەکەینەوە هەمە بە یاسایەکی مۆدێرنی باشی هەبێت و هەمیش ئەبێ دەرفەت بدرێ بە هاتنە پێشەوەی هێز و لایەنی تر لە کوردستانە کۆمەڵێک کەسایەتی گرنگ هەن کە ئەتوانێت ڕۆڵی باشیان هەبێت لایەن هەیە کە حزوریان هەبوو لە هەڵبژاردننی ترە ئێستاش ئەتوانێت حزوریان هەبێت ینی دەرفەتدان بە هاتنە پێشەوەی لایەنی تر خەڵکی تر کەسایەتی تر من پێم وایە بەشێک لە ئینفراجێکی سیاسیە بێ لە کوردستانە و تێکشکانی ئەو دوانەیە بێت کە چی بکەین دەسڵات چیە زەرری هەبوو تا ئێستا زەرری هەبوو تا ئێستاکە نەیتوانیەوە بگاتە یعنی نەیتوانێت مانگەێنێتە بەڕی ئەمە دەستخۆش بێشک توانین بۆ بەرنامەکانی داهاتوو مۆزوعی هەڵبژاردن بکەنێتە وەرێکی قسەکردن بەس مۆزوعی پێشمەرگە بابەتێکی زۆر گرنگە پێم وایە تەنیا نابێت بە فاکتۆری ناوخۆیش سێری بکەین هەردوو ئیدارەی بایدن و ترامپیش یەکێک لە مەرجەکانیان بۆ پشگیریکردنی زیاتری هێزەکانی پێشمەرگە مەسلەی یەکخستنەوەیانە ئەگەر هاوکارانم گرافیکێک هەیە لەسەر مۆزوعی ئەو بودجەیە کەەوە ئەمریکا وەکو پێشکەش یەکا بە هێزەکانی پێشمەرگە ساڵانە 2010 289 میلیۆن دلار 2019 250 2020 250 2021 250 و
260 میلیۆن دلار و پێشنیاریش کراوە کە 2023 270 میلیۆن دلار بەشە خۆراکی 30,000 پێشمەرگەش بەشە خۆراک ئەوان ڕەنگە تۆ تەفاسیلی زیاتر لا هەبێت تۆ چێڵی لەسەر ئەم زانی مشکلەکە چۆنە کاکە من پێم وایە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە حل نییە مەسەن عوسمانی حاجی محمود قسەیەکی جوانی ئەڵێ لەگەڵ ڕەحمەتی فردن جوانڕۆیی نیۆڕۆکەی برنج و فاسۆلیامان خوارد لەیەکی 5992 ئەڵێ بەڵام ئێوارەکەی لە چۆن چەماڵ سەنگەرمان لەیەکتری گرت کە عوسمان فەرماندەی بووە کاک فریدون جێگیری بووە لەبەروی ئەم هێزە ئەگەرێکیشی بریتەوە ئێمە چەند ئەزمونێکمان هەیە سێ ئەزمونمان هەیە تاکو ئێستا لە کوردستان لە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە فەشەلی هێناوە ئەزمونێکیانەوەی 1992 ئەزمونێکیان ئەوەی 16 ئۆکتۆبەرە ئەزمونیشمان ئەزمونی ئێستایە مەسەن بۆ نمونە ئێمە 56,000 پێشمەرگەمان هەیە لە 22 لیوان ڕێکخراون بەڵام لە کۆی گشتیا 246,000 پێشمەرگەمان هەیە لەناو ئەم وەزارەتی پێشمەرگە هەتا و کاتی کاک شۆڕش دەستی بەداوام کردووە دوو ئۆفیسە بووە ئۆفیسیانی یەکێتی بۆیکیان پارتی بووە لێ فۆرمیان پڕکردوانێ بۆی کە پێشمەرگە سەنگەر بگۆزێتوانێ ئەو ئیمتیازیاوە بە و ئەیژ ئیمتیازیاوە بوو کاک شۆڕژمان ئەیکردووە هەتاکو ئەم فترەیە نزیکی مانگانە 800 میلیۆن لە چی پێڵن ئابوونەی پێشمەرگە وەرگیراوە کۆکراوەوە لاردوولاوە ئەمە چۆن هێزی پێشمەرگە وا ڕێگەخرێ ڕێگەمە هێزی پێشمەرگەی حیزبیە و ئەم هێزی بەداخەوە ئەمە ینی هەم لە شەڕا خەساراتمان زیاترە بێت هەم ئەوەی کە هاوپەیمانەکان ئامۆژگاریمانەکان ئاشکارە سەربازەکان ئەڵێ کاکە هەرێمی کوردستان پێویستی بە 125,000 پێشمەرگەی پێویستی بەم هەمووی پێشمەرگەی نییە ئێخۆ ناشکری ئەو کەسانە ئێستامانە دەرکرێ ئەمووی خاوەن خانەوادە و مناڵ و معیشە توشتیان لەسەرەوەی ناشکرێ بەڵام بۆیە باشتر وایە لە پاڵ ئەم دوو هێزا واز دەم هێزانی پێشمەرگەی یەکێتی پارتی بێنن تەجنی دەکەن یاخود هێزێکی تازە دروست دەکەن نەک بە نەفەسی هەتا ئێستا بۆ 22 لیوا هاوبەشەکان پێویست هەیە بۆ ئەوەی کەشتە ئەو پرۆژەی جەنابەت باسیەکەی جێبەجێ ئەگەر ئەم احترام هەیە ئەو گەندەڵی کردناو لە موچەی هێزی پێشمەرگا کرێت بە بەشێکی لەوە شتێکە کرێت چکە بۆ ئێمە 246,000 پێشمەرگەی فعلیمان نییە ئەمە باخەوانی تایە پاسەوانی تایە ئەلم لەم فترەی لەم مانگی ڕابردووە باڤڵ تاڵەبانی 8,000 کەسی لە حیماکان گێڕات و سەرەکەی هەفتە بەس ئەو پاسەوان و هینوشتەش خۆی ئەمە تەبیعەتی دەوڵەتە ڕەنتیێرەکان ئەو دەوڵەتانی کەوان نەوتیان هەیە عادەتەن ئەم جۆرە شتانە هینەکەن بۆی کە نەوەیەک دابشکردنەوەی سەروەت بێ لە نێو کۆمەلگا لە زۆربەی وڵاتەکان هەیە ئێمە موچەمان پێنات ئێمە پرۆژە خزمەت گوزارەکانمان پێکی کەوتووە ئێمە شەقامەکانمان بەباشی بۆ پاناکرێتەوە لە سێمانی ئاین چی لە ناو دەوڵەتێکی تێرە ئەم پارێ دابشکەی ئینوان دروستکەی ئەمە بەهەر حاڵ بەڵام ئێمە پێویستمان بووە لێکی لەو شتانی کە پیان گوتون هاوپەیمانەکان بە بەرپرسەکانی هەرێمیان وتویان ئێوە چاو لە ئەفغانستان مەکەن یەکی لە هۆکارەکانی داڕمانی ئەفغانستان ئەوە بوو ئەم هێزانیان بەو شێوەیە بوو ئێوە پێویستان بە هێزێکی یەکگرتووی بە عقایدی سەربازی نەک بە عقایدی حیزبی ئێوە پێویستان بەمەیە وعدیان پێداون وتیان ئەگەر ئەوە بکەن ئێمە کۆمەڵێک ئیمکاناتی زۆری سەربازی ئەمێ خێنە اختیارتان کە ناکرێتەوە بەڕاستی بەرپرسیار دەکەی لە ملی پارتویەکێتی بزانم یەک دوو خولەکێکی کۆتاییمانماوە دکتۆر وڵە هەر لەسەرەوە طبی دیالۆگە ئەمە من بەدیوەکی تر تەماشایەوە دەکەم لیوا هاوبەشەکان ڕۆلی خۆیان بینی لە جەنگی دژی داعش ڕۆلی خۆیان بینی ئەگە چەند لیوا گرفتی تێدا بن بە لیواش هەبوون بەردەوام بوون و ئەمە بڕیارەکە و پرۆسایەکە مۆدلەکە ڕەنگە لەمە مۆدلی باشتر هەبن بەڵام ئەم مؤسسە گەورەیە کە ئێستا هەرێمی کوردستان شانەزی پێوە دەکات شایستەی پەرەپێدانە و بەڕاستیش بەشێکە لە کومەلگای کوردستانی ئەمە تراسی ئێمەیە لەگەل هەموو گرفتەکان لەگەل هەموو پرۆسەکانی ناخۆش و شەڕی ناوخواامانە بەڵام ئەنجامەکە ئێمە هێزێکمان هەیە هێزی پێشمەرگە و ڕۆلی خۆی بینیوە بۆ پاراستنی کوردستان ڕۆلی خۆی بوونی بۆ پاراستنی سنوورەکان شەڕی تۆریستانی کردووە ئەم هەرێمەی پاراستووە بەڕاستی من بە جوملەیەک من بە چاوی هاوپەیمانان تەماشەی هەلسانگاندنی هێزی هەرێمی کوردستان ناکەم ڕێزم بۆ هاوپەیمانان هەیە بەڵام وڵە لە ئەفغانستان ینی ئەو دیمەنەی من بینیم جێگای شەرمزاری دۆستانی ئەفغانستان بۆ ئەوەی بینیم ئاخر زۆر سپاس کات کەمە و بێگومان باسیش زۆر چوار قۆڵیەکەی ئەمڕۆمان کۆتایی هات هەتا و کۆڵقەی داهاتوو خواتان لەگەڵ